بینەرانی پایتەخت میدیا سڵاتان لێبێت کەمێک پێشستا کۆبوونەوەی نێوان پارتی یەکێتی دەستی پێکرد پاژەوەی کە هەرێک لە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکات جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان گەیشتە هاوینە هاواری دوکان بە دیاریکراوی ماڵی مام جەلال وا لەلایەن باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی پێشوازی لێکرا هەردووشانی دانوستانکاری پارتی یەکێتی لێستادا لە کۆبوونەوەدان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم سەرپەرشتی شاندی پارتی دیموکراتی کوردستان دەکات و باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی سەرپەرشتی شاندی یەکێتی دەکات شاندی پارتی دیموکراتی کوردستان پێگاتون لا دڵشاد شاهاب و ئومێد سەباح و هەروەها پشتیوان سادق و هاوکات هۆشیار زێباری و شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان پێگاتون لە قوبا تاڵەبانی ڕێوازفایەق دەرباز کۆسەر ڕەسوڵ چەند ئەندامێکی دیکە کە گفتوگۆ دەکەن بە مەبەستی پێگەێنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا باڤڵ تاڵەبانی دووجار سەردانی پیرمامی کرد و لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کۆبەوە گفتوگۆی پێگەێنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد و هاوکات هەردووشانی داوستانکار لە هەولێر و لە پیرمام چەند جارێک کۆبوونەوەیان کرد بۆ هاوکات هەر بە مەبەستی گفتوگۆکردن بە مەبەستی دروستکردنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کۆبوونەوە جیاواز لە کۆبوونەوەکانی دیکە لە ئاستی باڵادایە وەک ئاماژەم پێکرد سەرۆکوەزیران مەسرور بارزانی و باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بەشداری کۆبوونەوەکەن بە گوێرەی ئەو زانیارین کە بەردەستی من کەوتون یەکێتی نیشتیمانی کوردستان داوای لە پارتی کردووە کە ڕاستە پارتیکە هێزی براوەیەوە هێزی یەکەمە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە مانگی ساڵی ڕابردوو ئەنجامدرا بەڵام نابێت کە کورسی هەژمار بکرێواتە لەسەر بنەمای دیاریکردنی کورسی پۆستەکان دابش کرێت بێگومان 5 پۆستی سیادی هەن کە ئەمڕۆ گفتوگۆی چڕوپڕیان لەسەر دەکرێت پاشێک لایەکردنەوەی پۆستە سیادیەکان بێگومان دابشکردنی پۆستەکانی دیکە ئاسان دەبێت یەکێتی دانی بۆ داناوە کە سەرۆکی حکوومەت بۆ پارتی دەبێت بۆ پێیکە پارتی دیموکراتی کوردستان هێزی یەکەمە داوای سەرۆکی پەرلەمانی کوردستانی کردو پارتی تا ئەم ساتە لاری نیە لەوەی کە پۆستی سەرۆکی پەرلەمان بۆ یەکێتی بێت یەکێتی لە پاڵ پۆستی سەرۆکی پەرلەماندا داوایەکێکی دیکە لە سەرۆکایەتیەکانی کردووە کە لە نێوان سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی دادوەری یەکلا نەکراوەتەوە بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەو پێشنیارەی کردووە کە سەرۆکی ئەنجومەنی دادوەری بۆ یەکێتی بێت ئەمە زانیاریەکانن تا ئێستا و وەگوتم هەردوو شاندەکە لە کۆبوونەوەدان بۆ هەر زانیارێکی دیکە چاوتەن لەسەر پایتەخت میدیا بێت.